بەشێک لە شۆفێرانی کارگەی چیمەنتۆی تاسڵوجە لە بەرامبەر کەمکردنەوەی نرخی گواستنەوەی بارەکانیان ماوەی 2 ڕۆژەمانیان لە کارکردن گرتووە و دەڵێن تا ئەو کۆمپانیایی کاری بۆ دەکەن کرێی کارەکانیان بۆ زیاد نەکاتەوە ناگەڕێنەوە سەرکارەکانیان. ئێمە بەتەماینە هەتا سیعرەکە چێتۆ دۆخەکەی خۆی ئێمە لە شوێنی خۆمان سابتی نەوەسین هەتا مەعمەل جوابی ڕاستەقی نەمانەیەتەوە. ئێمە تەنی 600 دینارە دەین بە کرێکار لە ژوورۆ بارەکەین 3000 قەپانە دەین. مەسائلی ئێمە زۆرە کەس جوابمان نایەتەوە لە مەعمەل تێگەی جوابمان نایەتەوە لە مەعمەل کە ئەمە هەمووی ڕەش و ڕوتە لێراوەسا هەمووی بۆ کەسابەت وەسا بۆ شەڕەوەساوی داواکاریمانەیە مەعمەل بێ بەدەمانەوە. کۆمەڵە ساقین لێرە بە مستەمەڕی غەدرمان لێ دەکرێت داوایەقی خۆمان دەکەین غەدر لە کەس ناکەین کرێکان وردەوردە ئێمە هەردا دەبەزێنن خۆشیان هەفتەی جارێک دۆلاریش بەرز دەکەنەوە ئێمەش بە عکسەوە ئەمڕۆ بەبێ پرس بە ئێمە بکەن بەو کرێکەمەش ڕازی بووین ئێمەیان کەم کردوێتەوە ئێمەش ناڕزای خۆمان دەردەبڕین و نایڵین تا ئەو ڕۆژەی جوابمان دەدەنەوەوانێ نایڵین یەک سارە بارکە و ئەوە لێرەین. ئەو شۆفێرانە ژمارەیان زیاتر لە 350 شۆفێرە باز لەوە دەکەن ڕۆژانە لە کارگەی چیمەنتۆی تاسڵوجەوە چیمەنتۆ بۆ پارێزگاکانی هەرێم دەگوازنەوە و لە ڕابردوودا بۆ گواستنەوەی 1 تەن چیمەنتۆ بڕی 13 دۆلاریان لە کۆمپانیاکە وەرگرتووە بەڵام لە ئێستادا ئەو بڕە بۆ 12 دۆلار کەم کراوەتەوە. ئێمە نەقابین خەتمان هەیە و هەیە 2 دەفتەریاوە بە خەتەکەی بەخوا بەڵام کابرای عارف هەموو ڕۆژێباری شەکاو دینارێکیش خەت هەتی ئەیتوانێ ینی بۆیان فەراهەم کردوون ئێمە ئەم گلەیەمان کە لە کۆمپانیا هەیە ئەمە معایناتەکانمانە بەڵام ئێستا ئەمڕۆکە ئەم وەز ئەمان خوڵقانەوە خاص بوو ئەوەیە کە و دۆلاران لێ کردوێتەوە بەڵام ئێستا کە ئەم دۆلارەشان لێ کردوێتەوانێ بەڕاستی ئێمە نیگەرانی لەمە وەگەوایە دەستیان خسبێتە قورگ مناڵەکان نوێنەرمان قسەیان لەگەڵا کردن بەسی جوابێکیان نێنێتەوە تا ئێستا 2 ڕۆژە پیان کەس ناتۆ بەلامان هیچ شتێکیان نەوتۆ حسابیان بۆیە کەس نەکردەوە حالت نهاتون جوالباش ئەو خەڵکە لێرە تاسیریە بەڵامانێک کێشیانێ مشکیلانێ ئەو چی دەربەسی فەقیر وەژارە ئەو کەت فەقیر وەژاری بە خەیاڵانەیە هەریشی خۆی ڕایت مەقسەیەکی نییە باز عرب بارکە بۆ جنوب وێسا نەکەرکووکمەوە نەخانەقین نەت کەلار هیچی نەماوە هەمووی ئەوان بارەکەن و کەسی قسە ناکە. بۆ وەرگرتنی لێدوان پەیام چەند جارێک پەیوەندی بە بەرپرسانی کۆمپانیاکەوە کرد بەڵام پەیوەندیەکە بەردەست نەبوو و ڕێگە بە تیمی پەیامنێرانیش نەدرا کە بچنە ناو کۆمپانیاکەوە سەرڕای ئەوەی کە بە یاسا کارکردن لە کەرتی تایبەت ڕێکخراوە و مافەکانی کارمەندی تێدا پارێزراوە بەڵام جێبەجێ نەکردنی یاساکە لەلایەن کۆمپانیاکانی کەرتی تایبەتەوە و نەبوونی چاودێری حکومەتیش بەسەر کۆمپانیاکانەوە بارودۆخێکی دژواری بۆ کارمەندان و کرێکارانی کەرتی تایبەت دروست کردووە لەگەڵ ئەوەی مافەکانیان دەخورێت هاوکات ئەگەر ناڕەزایش دەرببڕن ئەوە لە کار دەردەکرێن و بە کەسی دیکە جێگاکانیان پڕ دەکرێتەوە. حکوومەتی هەرێم و ڕێکخراوەکانی پاراستنی مافی کرێکارانیش سەرڕای ئاگاداربوونیان لە بارودۆخەکە بەڵام تەنها ڕۆڵی تەماشاکار دەبینن.